بۆیە ئینسان سەیرەکات ئەو هەموو ڕێزەی خوای پەروەردگار بۆ ئینسان، ئەو هەموو خزمەتە، ئەو هەموو جوانەی کە لە ئیسلامە هاتووە بۆ ئینسان، سەیرەکە ئینسان هە لە خۆیەوە شەرمەکات چۆن لە ڕوود بێ بەرامبەر بەخوایەک بەو هەموو عەزەمەت و گەورەیە ڕێزی لە ئینسان ناوە لە قورئانە دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئەخرەمە زۆر گەورەیە، خوایە بەم هەموو عەزەمەتیەوە ئەڵێ من ڕێزمە لە ئینسان ناوە. و داوای چیشی لێ کردووی؟ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئێمە جن و ئینسانەکانمان دروست کردو بۆ عیبادەت. عیبادەتەکانیش چین؟ نوێژ و ڕۆژ و زەکات و ئەوانەی کە باسمان کرد فەرزەکانە، دوای ئەوانە چین؟ یارمەتیە و دراوسێت دەدەی عیبادەتە، لە ترافیک لایتی سوورەکە دەوەستی عیبادەتە، ڕێز لە دراوسەیەکت دەگری عیبادەتە، خزمەتی کەسێک دەکەی عیبادەتە، یارمەتی کەسێک دەدەی عیبادەتە، پارەیەک بۆ هەژارێک دەنێری عیبادەتە، تەبەسسومک فی الوجه ئەخیکە سەدەقە، هەر پێ ئەکەنی بەدەمی و عیبادەتە، سەردانی نەخۆشێکەکەی عیبادەتە، ئەچی کەسێک مردووە بە شوێنیان ئەکەوی عیبادەتە، بەقەدەر کێوێک ئوحود خێرت بۆ ئەنووسرێ. و هەروەها سەیری کە ئەمانە تەسەوور کە سەلام لە کەسێکی عیبادەتە، ئەو جوابت دەداتەوە عیبادەتە، ئەمە هەمووی عیبادەتن. یعنی خوای پەروەردگار عیبادەتەکانی لە بینی خۆمانە هەر چاکەیەکەکەین، خوای پەروەردگار بە حەسەنات و بە زیاتر بۆمان دەنووسێت. بۆیە ئەم گرنگیەیەک لە ئیسلامە هاتووە بۆ ئێمەکەم عیبادەتە گەورە گەورانن، پێویستە ئینسانی مسلمان ڕێز لەم عیبادەتانە بگرێ. وا تەسەوور نەکەی دینمان قەدیس کردی بێت تەنها لە ناو مزگەوتەکانە، نا، دین لە بازاڕایە، دین لە مەعامەلایە. عیبادەتەکانمان ئەوەیە کە ئێمە فێڵ لە خەڵک نەکەین، عیبادەتەکانمان ئەوەیە کە ئێمە ڕێز لە خەڵک بگرین، عیبادەتەکانمان ئەوەیە کە ئێمە ڕێز لە گەورەکان بگرین و ڕەحم لە بچووکەکانمان بکەین. ئەمەی من باسی دەکەم و 100 باری ئەمە هەمووی لە دینی ئێمەیە جێی بۆتەوە، هەمووی لە دینی ئێمەیان ڕێزلێگیراوە، هەمووی لە دینی ئێمە بە حەسەنات نووسراوە. ئەم حەسەناتانەش خوای پەروەردگار پاداشت دەداتەوە بە 1 بە 700 و زیاتر لەسەری. دەمەوێت ئەوە بڵێم کە ئینسانی مسلمان ئەگەر شوێنکەوتەی ڕێبازی خوای پەروەردگار بێ، شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە بێ کە خوای پەروەردگار بۆی ناردوین، ئەگەر بەم شێوازە بڕوات ئینسانێکی خەڵکی بەهەشتە. ئێمە ئەسڵمان خەڵکی بەهەشتین، لە ماوەیەکی کاتیە لەم دنیایەی ئەم کردەوانەی خۆمان کۆکەینەوە، دواتر کە کۆتایی پێ هاتووە ڕۆیتەوە ماڵەکەی خۆت لە بەهەشتە. خوای پەروەردگار بەهەشتی پێداوی، خوای پەروەردگار زوڵم لە کەس ناکات. ئەوە ئینسانەکان خۆیانن زوڵم لە خۆیان دەکەن، ئەوە ئینسان خۆیەتی لە ڕێی خوای پەروەردگار لا ئادات و تووشی تاوان و تووشی موسیبەت دەبێ. ئەگینا تاوانەکانیش ئەگەر لەسەری تەوبە بکەی، بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانێک مانگی گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار، التائب من الذنب كمن لا ذنب له. تۆ سەیری ئەم ڕەحمەتە، هەر کەسێک تەوبە بکات لە گوناه وەکو وای گوناهەکەی نەکردبێ. ئەخر ئەمە لە کوێی دنیا هەبووە لە دنیای ئەمە بەراوردیکەین؟ ڕەحم و سۆز و میهرەبانی خوای پەروەردگار و ئاینی پیرۆزی ئیسلام بە هیچ شتێک بەراورد ناکرێ. بۆیە زەرورە ئێمە لە ئاستی دینەکەمان نابین، بەم شێوازە بین ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بیکەین بە مانگی کردداری بەندایەتی بە خوای پەروەردگار. چۆن دەی بە کردداری نوێژ دەکەی، ئەوە بە کردداری تەعاملیشمان با خۆش بێ لەگەڵ خەڵکیە، ئەوە بە کردداری دینەکەمان جوانکەین بەرامبەر بە خەڵکی. چەند جوانە ئێمە کاتێککە دوای کۆتاییمان بە مانگی پیرۆزی ڕەمەزان هاورد، چەند جوانە بەلایانی کەمەوە ختمێکی قورئانی پیرۆزمان کردبێ، چەند جوانە بەلایانی کەمەوە کەسانی دڵیان ێشاوین گەردنی ئازاب بکەین، چەند جوانە بەلایانی کەمەوە ئێمە بتوانین کۆمەڵێک خەیر و سەدەقات بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە. ئەمانە هەموو بێ بە تێشوویەک بۆمان، دواتر کاتێکە جەژنمان کە شانازی پێوە بکەین، شانازی پێوە بکەین، بڵێ خوایە گیانەمە 1 مانگ لەبەر خاتری تۆ بە ڕۆژوو بین. بۆیە خوای پەروەردگاریش دەفەرمێ ڕەمەزان ئەو کەسانەی بە ڕۆژوو دەگرنێمە بە تایبەتی جوابیان دەدەینەوە، بە تایبەتی پاداشیان دەدەینەوە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.